بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. مام جەلال لە تەمەنی 84 ساڵیدا کۆچی دوای کرد. ئەمڕۆ لە ئەڵمانیا مام جەلال سەرۆکۆماری پێشووی عێراق و سکرتێری گشتیەکێتی نیشتیمانی کوردستان لە تەمەنی 84 ساڵیدا کۆچی دوای کرد. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆری سەرکی بورهان محەممەدەندامی پێشووی پەرلەمانی عێراق هەروە لاورێرەوە شادمان مەلا حەسن شڕۆڤەکاری سیاسی باز لە کاریگەری کۆچی دوای مام جەلال لەسەر پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان و عێراق دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. جەلال حسامەددین کوڕی شێخ نووری کوڕی شێخ غەفوور ناسراو بە مام جەلال لە 12 تشرینی دووەمی ساڵی 1933 لە گوندی کەلکان لە بناری چیای کۆسرەت لەدایک بووە. تاڵەبانی ساڵی 1947 لە تەمەنی 14 ساڵیدا خەباتی سیاسی لە ڕیزی پارتی دیموکراتی کوردستان دەست پێ کردو. دوای 14 ساڵ چالاکی سیاسی لە ساڵی 1951 بووەتە ئەندامی لیژنەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان. مام جەلال لە ساڵی 1952 پاش تەواوکردنی قۆناغی ئامادەیی لە کۆلێژی ماف لە زانکۆی بەغدا وەرگیراوە، بەڵام بەهۆی خەباتی سیاسیەوە ساڵی چوارەمی خوێندنەکەی کەوتووە تا ساڵی 1959 زانکۆی تەواو کردووە. جەلال تاڵەبانی لە ساڵی 1954 بووەتە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکرات. پاش هەڵگیرسانی شۆڕشی تەموزی ساڵی 1958 گەڕاوەتەوە بۆ بەغدا و لە ساڵی 1959 تا ساڵی 1961 لە ڕیزی سوپای عێراقدا بووە. مام جەلال تاڵەبانی سیاسی و نووسەر و ڕۆژنامەنووسێکی دیار بووە و لە ساڵی 1961 بووەتە سەرنووسەری ڕۆژنامەی کوردستان. هەر لە ساڵی 1961 وەکو بەرپرسی ناوچەی سلێمانی بەشداری لە شۆڕشی ئەیلول کردووە. دواتریش لە ساڵی 1963 وەکو سەرۆکی وەفدی کوردی بۆ وتوێژ لەگەڵ عەبدولسەلام عارف لە بەغدا دەستنیشان کراوە. مام جەلال دواتر لەگەڵ هێر و ئیبراهیم ئەحمەد کچی سیاسەتمەداری دیاری کورد ئیبراهیم ئەحمەد هاوسەرگیری کردووە و بەرهەمی ژیانی هاوبەشیان دوو کوڕە باناوەکانی قوباد و پاڤێڵ. دوای ڕێکەوتنامەی 11 ئاداری 1970 مام جەلال وەکو نوێنەری شۆڕشی کوردستان چووەتە بەیروت. پاشان لە ساڵی 1976 لەگەڵ چەنەڤاڵێکی لە شاری دیمەشق یەکێتی نیشتیمانی کوردستانیان دامەزراند. هەرخۆشی وەکو سکرتێری ئەم حەزبە هەڵبژێردرا. لە سێ کۆنگرەی یەکێتی نیشتیمانیشدا و تا کۆچی دوایی کرد وەکو سکرتێری گشتی حەزبەکە هەڵبژێردراوەتەوە. لە پاش ڕووخانی حەزبی باس و لە 6 نیسانی 2005 جەلال تاڵەبانی بە سەرۆکی مەجلیسی حوکم لە عێراق هەڵبژێردرا. مام جەلال یەکەم کورد بوو کە بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق هەڵبژێردرا. ئەم ڕووداوە مێژوویەش لە 22 نیسانی ساڵی 2006دا بوو. تاڵەبانی لە ساڵی 2008 وەکو جێگری سەرۆکی ڕێکخراوی سۆشیال ئینتەرنەیشنال هەڵبژێردراوە. لە 11 تشرینی دووەمی 2010 بۆ جاری دووەم مام جەلال بە سەرۆکۆماری عێراق هەڵبژێردرایەوە. جەلال تاڵەبانی لە ئێوارەی 18 کانونی دووەمی ساڵی 2012 باهۆی نەخۆشی جەڵتەی مێشکەوە لە بەغدا ڕەوانەی نەخۆشخانەکرا. هەرەمشەوە باهۆی قورسی نەخۆشیەکەیەوە گوازرایەوە بۆ نەخۆشخانەیەکی ئەڵمانیا. پاش وەرگرتنی چارەسەر و گەڕانەوەی بۆ کوردستان چەند جارێکی دیکە باهۆی سەختی نەخۆشیەکەیەوە ڕەوانەی ئەڵمانیا کرایەوە. جەلال تاڵەبانی لەگەڵەوەی کە سیاسیەکی گەورەی کورد بوو لە عێراقیشدا ڕۆڵێکی گەورەی جێڕا بۆ لێک نزیککردنەوەی پێکاتە جیاوازەکانی وڵات و هێرانەدی ئاشتی لە دوای ڕووخانی ڕژێمی بەعزدا. دوجار مام جەلال لە 3 تشرینی یەکەمی ساڵی 2017 و لە تەمەنی 84 ساڵیدا لە نەخۆشخانەیەکی ئەڵمانیا کۆچی دوایی کرد.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان ماوەسە بوران بەخێر بێنگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی کە بینە سەر کاریگەری کۆچی مام جەلال لەسەر دۆخی سیاسی هەرێم حەزەکەم لە ڕۆڵی مام جەلال لە خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردەوە دەست پێ بکەین. زۆر سپاس. سەرەتا سڵاو و گیانی پاکی جەنابی مام جەلال و هەموو شەهیدانی کوردستان بە پرسە و سەرخۆشی خۆمە ئاراستەی هەموو خەڵکی کوردستان و ویکێتیەکان و خانەوادەی مام جەلالی شەکەم. بەڕاستی ئەگەر بێت و قسە لەسەر جەنابی مام جەلال بکەین قسە زۆر هەڵەگرێ، ئەتوانیت بە چەندین ئەتوڕحی دکتۆرا اینجا ئەتوانین، بەڵام لە بەرنامەیەکی ئاوا ئەوەی بکرێ ئاماژی پێ بکەین ڕۆڵی مام جەلال لە خەباتی کوردایەتی لە کوردستانی عێراقەوە لێرەوە ناو پارتی دیموکراتی کوردستانەوە لە ساڵی 50کانەوە دەست پێکا و ناو خوێندکارانەوە لە ناو قوتابیانەوە دەست پێکان. چ مام جەلال ڕۆڵی کاریگەری لە بنیادنانی شۆڕشی ئەو کاتە هەبوو لە پەیوەندیەکان لە سەردانی رووسیا و سەردانی خوا لێ خۆش بوو مەلا مستەفای بەرزانی کردووە لە رووسیا و لەو کاتەوە ئیتر لە بەردەوام لە خەبات و تێکۆشانە بووە ناو سیاسەتی کوردایەتی و ڕابەرایەتی گەورەی بوو و پشکی ئەگەر بێت و باس لە تاریخی کورد بکرێ لە بزوتنەوەی کوردایەتی بکرێ و لە شۆڕشی ئەلوولەوە و تا ئێستا مام جەلال پشکی شێری بەرەکەوێ و بەردەوام لە پەیوەندی نێوان کورد لەگەڵ دەرەوە لەگەڵ نەتەوەکانی تر لەگەڵ عەرەب و لەگەڵ فارس و لەگەڵ ناوچەکە بەگشتی مام جەلال ڕۆڵی ئێجگار گەورەی بینیوە لەو پەیوەندیانە و چ لە ناو خەباتی کوردایەتیش مام جەلال وەکو پێشمەرگەیەکی ئازا وەکو فەرماندەیەک دەرکەوتەوە کاتە کە فەرماندەی سوپای ڕزگاری بووە لە ناو پارتی دیموکراتی کوردستانیشەوە سەرەتای دروستبوونی پێشمەرگایەتی و ئەوانە جەنابی مام جەلال ڕۆڵی ئێجگار گەورەی بووە. ئەمە وەکو ناو بزوتنەوەی کوردایەتی لە کوردستانە تاوەکو لەو سەردەمان لە سەردەمەنی پەنجاکانەوە پێش من باس پێش شۆڕشی هەڵگرسانی شۆڕشی نێوەیەکەتی نیشتمانی کوردستانەکەم و جگەلەوە مام جەلال وەکو ئەگەر بێت و قسە لەسەر مام جەلال دەبێت قسە لەسەر فکری مام جەلال بکەین لە ڕۆڵی مام جەلال بکەین لەسەر ینی ڕەهەندی فرەڕەهەندی مام جەلال بکەین لەسەر ڕەهەندی فکری مام جەلال قسە بکەین لە بۆ پەیوەندی لە کورد لە نێوان دەرەوەی خەڵکی ترا بۆ نمونە لەو سەردەما پەیوەندی دروستکرۆ لەگەڵ عەرەبا کە عەرەب ئەو کاتە خوا لێ خۆش بوو جەمال عەبدولناسر کاریگەری لەسەر جیهانی عەرەبی هەبوو لەسەر حرەکەی ینی بە هەموو بزوتنەوەکانی عەرەبی و لەسەر سەقافەتی عەرەبی هەبوو وەکو کەسێکی نیشتمان پەروەر لەو سەردەمانەوە جەنابی مام جەلال هەوڵی داوە ڕوئیەکی استراتیژی هەبوو بۆ پەیوەندی نێوان کورد و عەرەب کە باڵێنەتەوەیەکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە ئامانجی ئەوەی کەوا ڕۆژێک کورد بتوانێت سوود لەو پەیوەندیانە ببینێ. ئەمە یەکێکە لەو پەیوەندە کاتی خۆی لە ناو چەپەکانە لەگەڵ ئێرانیەکان لەگەڵ فارسەکان پەیوەندی ئێجگار بەهێزی هەبووە جەنابی مام جەلال و پەیوەندی لەگەڵ تورکیایش هەیە و بۆ نمونەش دەبینین جەنگی چەندار چۆن باسی کردو لە کتێبەکەی و پەیوەندی مێژوویەکانی مام جەلالی باس کردووە لەگەڵ منظەمەی تەحریری فەڵەستینە لەگەڵ نایف حەواتمە و لەگەڵ جۆرج حەبەش و ئەوانە ئەوەی دیسان لە پەیوەندی عەرەبیەکان و ئەوانە و جگە لەمەش ئەو ینی بینە سەر ڕەهەندی پەیوەندیەکانی و هۆکاری پەیوەندیەکانی جەنابی مام جەلال قسە زۆر هەڵەگرێت لەسەر ئەو مەسەلانە قسە بکەین و مام جەلال ئەتوانین لە فترەیەکە لەو فترەیەکە ناو بزوتنەوەی کوردایەتی بووە دەکرێت باسی قەڵەمی مام جەلال کرێ وەکو قەڵەمدارێکی بەهێز کە لە ناو ڕۆژنامەکان لە ناو گۆڤارەکان ڕۆڵی خۆی بینیە لە ئەعلامە ڕۆڵی خۆی بینیە و لە هەموو قۆناغەکانیشە گرنگی داوە بە دیموکراسیەت بە مافی مرۆڤ بە پشتیوانی نووسەر بە پشتیوانی قەڵەم بە پشتیوانی ژنان ئەو ینی بزافی کوردایەتی پێویستی بە چی هەبووە لە قۆناغە جیاجەکانە مام جەلال بە فکرێکی زۆر فرەوانەوە کاری تیا کردووە و بە ڕەهەندێکی دوورەوە کاری تیا کردووە بۆ ئەوەی کە بزوتنەوەی کوردایەتی بە وەکو بزوتنێکی پێشکەوت و خواز لەگەڵ سەرجەم گەلای ناوچەکە خەباتی گرێ بدا و خەباتی پەیوەندی گەلای ناوچەکە بەهێز بکە لەگەڵ کوردە. بەڵێ دواتر گرم وڵای بەڕێزت مامۆستا ئەگەر بچین هەورە لای کاک شادمان کاک شادمان زۆر سواز بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم کاریگەری کۆچی دوایی مام جەلال لەسەر دۆخی سیاسی هەرێمی کوردستان چیەوە چ کاریگەریەکی دەبێت؟ زۆر سپاس. سەرەتا سڵاو ئەو پرسە و سەرخۆشی هەم لە خۆمان هەم لە خەڵکی هەم لە گەلی کوردستان و هەم لە تەواوی دۆست و خۆشەویستانی جەنابی مام جەلال.
بە دڵنیاییەوە مامجلال کارکتەرێکی دیار بووە لە ساحەی هەم کوردستانی هەم عێراقی و لە ڕابردوودا ئەم کاریگەریانە شوێن خۆی دیارەوە لە مێژوودا وەکو کاک بورهانیش باسی کرد ئەگەر مێژووی حرەکەی کوردی بە شێوەیەک لە ماوەی سەدەی بیستەمە تا ئەمڕۆکە بنووسێتەوە بە دڵنیاییەوە مامجلال کارکتەرێکی هەرە دیار و هەرە سەرچێشی بۆەوە کارکتەرێکی بەرهەمداریش بۆ مامجلال چکە مامجلال دەتوانین بڵێن لە دوو شۆڕشدا کەوەی پێی دەڵێن شۆڕش و حرەکەی چەکداری ڕۆڵی هەرە دیاری هەبووە هەم ئەوەی کە لە ئەیلول بە ئاکام نەگەیشت هەم ئەوەی کە پێی دەڵێن شۆڕشی نوێ کە بە ئاکام گەیشتووە و بەرهەمەی ئێستاکە لێ هاتەوە دیب ئەگەر لەسەر کاریگەری جنای مامجلال لە هەژدەی دوازدەی ساڵی 2012 کاتێک کە تووشەم نەخۆشیە بوو بە دڵنیاییەوە ئەم قەیران و ئەم پاشا خانە پڕ لە کێشەیە کە لە هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراقەیە دەتوانین بڵێن ڕۆڵێکی دیاری ینی هی غیابی مامجلال بووە بە تایبەتی لە هەرێمی کوردستان ینی کاتێکە هاوچێشە سیاسیەکان و دامەزراوە شەرعیەکان ئەم دۆخەی کە ئێستایان گرت بە دڵنیاییەوە جەنابی مامجلال بمابایە بەم شێوەیە هەم قبولی نەدەکرد هەم ڕێگا چارەشی هەمیشە دەدۆزیەوە هەم کاریگەریشی هەبوو لەسەر هەموو هێز و کەسایەتەکان و کارکتەرەکانی کە لە کوردستان و لە عێراقدا ڕۆلیان هەیە هەم لەو پەیوەندیانەی کە لەگە عێراقژگە ئێمە سیر بکەین لە ماوەی ئەو تقریبا مامجلال نزیکەی 8 ساڵ سەرۆک کۆمار بوو ئەگە بە فترەی مەجلیسی حکومیش حساب بکەین لە بەغدا هەمیشە مامجلال لە کارکتەرە هەرە دیارەکان بوو ئەنی هەرچەندە پۆستی سەرۆک کۆماری پۆستێکی دەتوانین بڵێن زیاتر تەشریفاتی هەوە ڕەمزیە بەڵام مامجلال ئەم پۆستەی زۆر ئەکتیڤ کرده بوو ئەنی ئەمە لەسەر بە شایدی سەرکردە عێراقیەکان چ لە سوننە چ لە شیعە هەتا لە پێکاتەکانی تر وەکو تورکمان وەکو مەسیحی ینی ئەگە ئێستا کە زۆرجار تورکمانەکانی کەرکووک کە زۆر دژبەریشن لە مەسەلەی کورد و ئاڵای کوردستان وشتا بەڵام کاتێکە دێتە سەر مامجلال هەمیشە دەڵێن ئێمە دەمانەیە ئەو سەردەمەی کە مامجلال بەڕێوەی دەبردەوە سەردەمانەی سیاستەی مامجلال بەڕێوە دەبرد ئێمە ڕازین هەمیشە بەم سیاستەی مامجلال و ئاسوودەشین و ئامادەی نەبی پارێزین و گەشەشی پێدەن بە تاکید ئەمانە هەمووی ڕۆڵی دیاری ئەم پیاوە بینە لە مێژووی خۆیدا ئەم پیاوێکی نوێخواز بە پیاوێک بە هەمیشە لەم ناوچەیەدا خۆ دەوڵەت و سیستەمی دیموکراسی نەبووە بەڵام ئەمە بە حکمیەوە ئەگەر سەیری جوولە و تەسەڕوفی مامجلال بکەین هەمیشە لە ناو ئەو حیزبەی کە ئەندام بێ قیادە بە بەتابەتی لە بۆ تەمەنی ئێمە کە سکرتێری یەکێتی بە جەنابی مامجلال هەمیشە پیاوێک بە بای ئەوەندە ینی ڕێی مخالفی قبول کردیا و هەمیشە بای ئاشتی لەگەڵ هەر لایەنێکیش تێکی ئاسایی بە لەلای یعنی پیاوێک بە زۆر بە ئاسانی بەسە ئەو بربەستە نەفسیانەی دازاڵ دەبوو ینی لەو ماوەی کە شەڕی ناوخۆ بوو هەمیشە مامجلال دەست پێشخەریەکانی دەکرد هەمیشە لەگەڵ هەموو ئەو لایەنانەی کە ناکۆک بوو شەڕ بووانە و ئەمەش بە دڵنیاییەوە لە سەرکردەی هەموو حیزبەکان هەتا ئەگەر لە ئەمیری کۆمەڵی ئیسلامیش بڕۆ بپرسی ئەم شایەدیە بە ئینساف و بە حەقانەت دەداتن کە ینی مامجلال هەمیشە تەخەلی لەو ڕووداوانە کردیانی بەجی هێشتا کاوانەی ڕوویدا چکەمانە ئەگەر درێژە پێ بدرابانە بەتایبە هیچ کێشەیەکی پێ چارەسەر نەدەکراوە نەدە بە خاڵی کۆتایی پێهینان ئەگەر لە هەمان کاتدا لەگە شەڕی ناوخۆ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ساڵی 98 مامجلال لە دۆخێکی زۆر متەشەنجی نێوان ئەم دوو حیزبە کەچی مامجلال هەستا بەسەر ئەم حاجزە نەفسێدا زاڵ بوو و ئیتر ئەم بربەستەی شکاند و مبادرەی ئاشتی کرد و ئەوە بوو کە ئاشتەوای گشتی هاتەوە دووبارە ناو ماڵی کورد بۆ شێوێ هاتەوە کە تەمەنامان دەکرد زۆر باشتر بی بەڵام گرنگەوە بوو شەڕ نەماوە تێکەڵ چێشێک بووەوە بۆ کاتی کە سەدام ڕوخا ئێمە ئامادەکارێکی باشمان هەبوو و توانیمان ئەم ئاشتێ بقۆزینەوە و حکوومەتی و پەرلەمانی کوردستانێک بگرێتەوە و شارەکان هەمووی بچێتەوە دۆخێک کە هەتا ڕادەیەکی باش بتوانین هەمووی تێکەڵ چێش ببیتەوە و کوردستان ببێتەوە یەک پارچە بۆ هەموو لایەک. بەڵێ زیانەکانی ئەوەی کە بەرەز وتت ئێستا زیانەکانی ئەم نەخۆشکەوتنی مامجلال و هەم 2000 کۆچی دوایی
بۆ هەرێمی کوردستان چین بە بۆ چوونیەوە بۆ پەیوەندەکانی هەرێم و عێراقیش چین. بەتاکید زیانەکانی مامجلال لەگەڵ وەکو باسم کرد مامجلال دایمە لە هەموو ملەتێک سەرکردەی کارامە کەمن، یعنی ئەو سەرکردانەی کە هەڵدەکەون کە زۆرترین خەڵک دەتوانن ئاراستە بکەن و زۆرترین کێشەک بە ئاراستەی کەمکردنەوە ببن وەک لەوەی کێشە زیاد بکەن، چونکە لە هەموو دنیادا سەرکردە هەموو ملەتێک سەرکردەی هەیە، بەڵام ئێمەگە سیر بکەین زۆر سەرکردە هەیە لە زۆر وڵاتان هەمیشە دۆخی وڵاتەکەی بە ئاراستەی کێشەی گەورە دەباتن، یعنی قەیران زیاتر دەکاتن وەک لەوەی کێشەکان چارەسەر بکاتن. لە ئێستادا ئەگە سیر بکەی ئەم لە عێراق و لە باشووری کوردستانیش یعنی ئەوەندی ڕۆژانە کێشەکان بەرەو گەورەبوون و بەرەو لێک خشاندن و بەرەو ینی توندبوون دەڕواتن، ئەوەندە بەرەو ئاراستەی ئارامبوونەوە و ساردبوونەوە و یەکانگیری ناڕاتن کە ئەمەش بەتاکید ئەمەش بۆ خۆی چێ ئاراسی دەکە، بەتاکید کۆمەڵک سەرکردە ئاراسی دەکەن، بەڵام لە هەمان کاتدا ئاشتی قورسترە وەک لە توندکردنی کێشەکان و زیادکردنی کێشەکان و یاخود دروستکردنی کێشە، چکە ئاشتی وا بە ئاسانی بام و کەسێک ناکرێتن. ئەمە ئەوانەی کە ئەو سەرکردانەی کە لە جیهاندا توانیویانە ئاشتی بە بەرهەم بێنن و ملەتەکەیان لە قۆناغێکی خراپی پڕ لە کێشە و قەیران بگوازنەوە بۆ قۆناغێکی باشتر و ئاسوودەتر و ئاشتی، ئەمانە زۆر کە منەگە لە مێژوودا سیرکەی تۆ ساڵانەگە بسیرکەی ئەوانەی جایزەی نۆبڵیان دەدرێتێ بەدەگمەنن، ینی بەدەگمەنکانە و ئاشتیش دائیمە بربەستی زیاترە وەک لە شەڕ. بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرم وڵای بەڕێزت کاک شادمە مامۆستا بوران سەبارەت بە زیانەکانی کۆچی دوایی مامجلای خۆت پێش نەخۆشکەوتنیشی بە بۆ چوونی بەڕێزت ئەو قەیرانەی کە دروست بووم لە کوردستان هەم لە عێراق لە غیابی ئەودا بوو ئەو دۆخە سیاسیم لەناو خوێرم و لە عێراقی. من پێم وایە کاسایەتی جنابی مامجلال وەکو کارکتەرێکی بەهێز لە سەرساحەی سیاسی لە کوردستان و لە عێراق کاریگەری خۆی هەیە و غیابی مامجلال لە کوردستان بە ئاشکرا دیار بوو، لە عێراقیش هەروەهانە. یعنی کاتێک کە کێشەکان قوڵە بۆ جنابی مامجلال هەمووی کۆکردنەوە و ئەمەش کۆکردنەوەیان هاوکاری جنابی مامجلال بوون، لەبەر ئەوەی جنابی مامجلال لە ناو مێژوویەکی دژوارە پەروەردە بوو و بۆ سەرکردەیەکی دیار و واعی و بۆ ئەوەی کە قاڵبووی ئەو مەجای سیاسی و کوردایەتی و کێشەکانی ڕۆژڵاتی ناوەڕاست بوو. یعنی جنابی مامجلال وەکو کەسایەتێکی گەورە لە ڕۆژڵاتی ناوەڕاست دەرکەوت و کاریگەری لەسەر ڕۆژڵاتی کۆی سیاسەتی ڕۆژڵاتی ناوەڕاست هەبوو و نەک تەنها لە ناو عێراق پەیوەندی لەگەڵ ئەمریکا هەبوو، لە هەمان کاتە پەیوەندی لەگەڵ ئێران هەبوو، پەیوەندی لەگەڵ تورکیا هەبوو و هەمووی نزیک کردەوە لێک و لە ناو کورد لە سیاسەکان لە عێراق ناو شیعە جاری وا بوو شیعەکان خۆیان لە نێوان خۆیانە ناکۆک بوون و ناڕێک بوون. جنابی مامجلال ڕێکی خستن شیعە لەگەڵ سونە ناڕێک بوون کۆیەکردنەوە، ئێمە کوت لە کوردیەکان ناڕێک بوون کۆیەکردینەوە و هەر هەمووی پێکەوە کۆکردەوە. ینی کاریزمای جنابی مامجلال ئێجگار زۆر و لەسەر بنیاتنانەوەی عێراقی نوێ هەر لە سەرەتاوە دانانی یا دیموکراتی سیاسی تەوافقی ئەتوانم بڵێم ئیبداعی جنابی مامجلال بوو کە پێکەوە بڕیار بدەین لە عێراقا بە پێی سیستەمی زۆرینە و کەمینە نەبێ، بەڵکو بڕیاردان لە عێراقا هەموو لایەک هەموو پێکاتەکان بەشدار بن بۆ ئەوەی کەس غایب نەبێت لە بڕیارە، بۆ ئەوەی کە کێشە دروست نەبێت. لە هەر کوێ کێشە دروستە بوو حکمەتێکی هەبوو. لەو دوایە لەسەر ئەنجومەنی سیاسی ئەنجومەنێکی سیاسی دروست کردبوو خۆی دەسڵاتی سەرۆک کۆمار دەسڵاتێکی تەشریفاتیە، ئەوەنە کاریگەری نەبوو بە پێی دەستور، بەڵام کە ئاهاتە سەر مەیدانەکە مامجلال سەرۆکی حکوومەتی کۆکردەوە، سەرۆکی کوتلەکانی کۆکردەوە و هەمویان گویان لە جنابی مامجلال لەگرت بە دڵنیاییەوە کاتێک کە کێشەکە ئەبوو چارەسەری، بەڵام کە ئێستا کێشە ئەبێ کەس نییە کۆیان کاتەوە بەڵێت بە دڵنیاییەوە مەرجعەتی شیعە بۆ یەکەمین جارە تەسمیەی سەڵام لەوان بداتە جنابی مامجلال ئەو ینی نەڕێییەکە با بڵێن لە خۆیەوە ئەو قساکە کاریگەری جنابی مامجلالی ئەزانی، چونکم ئەگەر من سەرەتا باسی خەباتی مامجلال کرد، مامجلال کاریگەری لەسەر هەموو پارچەکانی کوردستان هەبوو، لەسەر خەباتی کوردایەتی لە ئێرانە، لە کوردستانی ڕۆژهەڵات با بڵێن و لە کوردستانی باکوور هەیبوو،
و لە کوردستانی ڕۆژ ئاوایی بوو یعنی پەیوەندی بە هەموو مەسەلەکان وەکو ناڵێم کەسێکی قاڵ بوو دەیزانین لەکوێ دانیشتووە نوێنەری چ ملەتێکە و پێویستی بە چ سیاسەتێک هەیە ئەمەیە تا ئێستا من ینی ناو کووردا ناو لە منطقەکە لە کەسی وەکو جەنابی مام جەلال نییە بتوانێت هەموو کەس قەناعەتی بکە بەهۆی تەمەن و خەبات و ئەزمون و ئەوانە وای کردبوو هەموو لایەک گوێ لێ بگرێ و کاریگەری لەسەر چارەسەرکردنی کێشەکان هەبوو و ڕوئیەکی واضحی هەبوو بەرچاوی ڕوون بوو جەنابی مام جەلال لە سیاسەتە چی ئەکە ئەم هەنگاوە بۆوانێ مەسەلەن پەیوەندی ئەو باس سەرەتا باسم کرد پەیوەندی لەگەڵ عەرەبا دەیزانی بۆ پەیوەندی لەگەڵ مسر و لەگەڵ لەگەڵ چەپەکانی عەرەب و لەگەڵ منظەمەی تەحریری فەڵەستین و لەگەڵ نایب حەواتم و جۆرج حەبەشوان بۆ چییە بۆ ینی بۆ لە هەرکوێ کارێکی کرد ئەیزانی ئەمە ڕۆژێ دێت پێویستی بەوە هەیە جا بۆ هەرکوێ بڕۆیشتایە قسە لەگەڵ هەرکەس بکردایە کاریگەری هەبوو و ئەگەر ملاحەزە بکە ینی سەرۆکانی ئەمریکا کە جەنابی مام جەلال کرد بە احترامەوە تعاملیان لەگەڵا کرد و گوێیان بۆ ڕاگرت و دەیانزانی کاریگەری کەسایەتی و کاریزمای جەنابی مام جەلال چەند دەرەکە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر سیاسەتی ئەم منطقە بۆیە بە دڵنیاییەوە فراغێکی ئێجگار گەورەی بەجێهێشتووە و بە تەسەوری من بە هیچ کەس پڕ ناکرێتەوە و ئەی بۆم دۆخی کوردستان بۆ دۆخی بۆ نمونەوەی کە بەرەز وتت ئەوەی عێراق دوای مەسەلەن نەخۆشکەوتنی مام جەلال زیاتر پەیوەندەکان ئاڵۆزایی لە کوردستان و قەیران سیاسی کە ئێستا کوردستان پێشتر تا چەند نەخۆشکەوتنی ئەو 2000 مەسەلەن نەمانی ڕۆڵی ئەو کاریگەری هەبوو لەسەر ئاڵۆزبوونی دۆخەکە هەمان شێوە چۆن کاریگەری سەر عێراق بەڵکو لەسەر کوردستانی زیاتر مام جەلال دایما مبادرەی هەبوو یعنی کاتێ بیزانێ ملەتەکەی پێویستی بەوە هەیە هیچ سڵی نەکردەوە مەسەن بڕۆشتا بچۆ لای کاک مەسعود بۆ لای پارتی کە لە کاتێکیشە کە شەڕ بوو کەین بوو لامە زۆری برادرانی مەکتەبی سیاسی و حزبەکەی خۆشی ناڕازی بوون بەڵام مام جەلال مبادرەی کرد گرنگ ئەوەیە بگەمە ئاشتی گرنگ ئەوەیە بگەمە قۆناغی ئارام و خەبات بە ملەتەکەم بکەم ئەویان گرنگ نەبوو لایە ینی مام جەلال بە ئاسۆیەکی گەورە و فرەوانەوە تەماشای دنیا و سیاست و کۆمەڵگەیە کرد یعنی لە ڕوانگەیەکی تەسکی حزبایەتی تەماشای و مەسەلانی ناکرد تەماشای مەسەلەی سیاسەتی کوردایەتی ناکرد خۆ ئێمە کە لە بەغا بووین جەنابی مامۆستا عەلی باپیر لەگەڵ ئێمە بوو ئەوەندەی ڕێزی لە جەنابی مامۆستا عەلیە گرت ئێمە وەکو ینی وەکو ئەو نەبوو برادرانی تریشمان کە زۆر لە پێش من لە سەرکردایەتی یەکێتی لە مەکتەبی سیاسی وەک ئەو نەبوو لەبەر ئەوەی مام جەلال بوعدێکی هەبوو لەسەر ئەو مەسەلان دەیزانی بۆ پەیوەندی پێویستە لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە بۆ لەگەڵ یەکگرتووە پێویستە ئەو پەیوەندیانە لەگەڵ پارتیا لەکوێ پێویستە بۆیە ئەگەر ملاحەزە بکەی ئاخر کۆبوونەوەی لەگەڵ گۆڕان بوو لەگەڵ خوا لێ خۆش بوو جەنابی کاکنەوشیروان بوو بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ گۆڕانە بۆیە دایمەن لەگەڵ ئەوە بوو مام جەلال ئاشتی خواز بوو چ بۆ عێراقیش دایمەن هەوڵی ئاشتی ئەدا هەوڵی پێکەوە ژیانی ئەدا مەسیحەکانی ئەگەر لەلایەکەوە ئەگەر باتە سەر مەسائلەی قەومی تورکمان حەقی بە تورکمانەکانەدا هەر لە ڕئاسەی جمهوریە بوو بەستە ڕئاسەی جمهوری کە حکوومەتی تشکیل کردبوو سونەی دانابوو شیعی دانابوو مەسیحی دانابوو لە ئەدیانەکانە کاکەی دانابوو یەزیدی دانابوو هەموو و لە ئەحزابی ئیسلامی دانابوو بۆ ئەوەی کەوا تەوازنی عێراق بپارێزانە عێراق بم پێکاتێ بارێز سوپاس دەکەم مامۆستا بەڵێ بەڕێز ناوبڕێی کوردمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای کاک شادومان لە هەورێ لەگەڵ مامێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەبەخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بە سوودە بۆڕی خۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سووری خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵچوون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بە سوودە بۆ هەڵامان شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بە سوودە بە ئەوکردنی قوڕگ و فرێدانی بەڵغەم چای سەوزی جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بە سوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسینگ بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تادا دەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بە سوودە بۆ ئازاری سووری ماگانە. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاتان لەبێت بەڕێزان ماوسە سەرتا بگەرم و لای بەڕێز دواتر چین و لای کاک شادومان سەبارەت بە ڕۆڵی مامجەلەوەی کە بەڕێز وتت ڕۆڵی گەورەیە بوو لە نێوەندگیری نێوان لایەنە سیاسەکان و حیزبە کوردستانیەکان ئایا دەکرێت سەبوونەی کۆچی دوای مامجەلال بکرێتە هۆکارێک بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کوردیەوە و دۆخی خراپێکی ئێستا کوردستان تێدایە؟ بەڕێی من سەرەتا حەق وایە کۆچی دوایی جەنابی مامجەلال بێتە دەرسی و عبرەتێک بۆ یەکێتی نیشتمانی کوردستان جارێ یەکێتی خۆی یەکخاتەوە خۆی بەهێز بکە یەک ڕزی بپارێزێ وە کێشەکانی ناوێکێتی چارەسەر بکەن بۆ ئەوەی کە بتوان پەیامەکەی جەنابی مامجەلال بگەێنن. بەم شێوێستە ناتوانن بیگەێنن هەستەکەم ئێستا نە ئێستا بەو شێوێ ئەگەر وابن بەڵام دەکرێت بە یەک ڕیزی یەکێتی دەتوان پەیامەکەی بگەێنن دەبێت خوێندکاری سەرڕاستی جەنابی مامجەلال بن لەوێنەوە لە یەکێتیەوە بۆ شووە توانای بڵێ ئینتڵاقکا بەرەوە ئەوی کە بتوان کێشەکانی تری هەرێمی کوردستان و پارتە سیاسەکان لە کوردستاندا و کێشەکانی کێشە کەڵکەوی نێوان حزبەکان بەگشتی لێەوە توان چارەسەری بکەن و هەنگاوی بۆ بنێن و ڕۆڵی کاریگەری حزبەکەیان بەرجەستە بکەن بۆ ئەوەی ڕوحی جەنابی مامجەلال شاد بکەن. بەڕاستی دەبێت لەوێنەوە هەست بە مەسئولیەتێکی ئەخلاقی سیاسی مێژووی بکەن بەرامبەر بەوە دەتوانن لێوێ دەست پێ بکەن بۆ ئەوی کەوا هەر لەوێشەوە توانن کێشەکان بەرەو عێراق بەرەو وڵاتانی ئەقلیم و بەرەو وڵاتانی دەرەوە بۆ وڵاتانی ئەمریکا و ڕۆژاوەوانە ئەو ڕۆڵی کە جەنابی مامجەلال ئەیبینی لە پەیوەندیەکانە ڕۆڵی جەنابی مامجەلال لە ڕووی دیبلۆماسیەوە لەگەڵ هەموو کۆمەڵگەی نێودەوڵەتیە بەگشتی و لەگەڵ وڵاتانی ناوچەکە ئەو ڕۆڵە بگەڕێنەوە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان و بیپارێزن زۆر گرنگە. ڕۆڵی یەکێتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر گرنگ بوو. بڕۆشتای لە قاهیرە قسە بکردایە لەگەڵ سەفارەتی قاهیرە
و لەگەڵ پەیوەندەکانی یەکێتی لەوێنە دەرەکەوت ینی سوقلی یەکێتی قورسایی یەکێتی چەندێک بەهێزە لە قاهرە خۆم ڕۆیشتم بینیەوە لە وەفتەکانە لە مەسر بڕۆ لە لوبنان هەروەهانە دەکراوە لە ئەو دەوڵەتانی کەوا گرنگ بوون بە تایبەتی کە خوێنەواریان زۆرە و بە وڵاتێکی پێشکەوت و دەوری یەکێتی زۆر بەس بۆ ئێستا بۆم دۆخێستا دەکرێت سوودی لەوە بگرێت کە مەسەرەن ئەم لایەنەکان بشدارن ئەمڕۆ پەیامیان هەبوو مەسەن لایەنە سیاسەکان بەگشتی بە دڵنیاییەوە دەبێ ئەم پرسە و ماتەمینی جنابی مام جەلال دەکری هەموو لایەنەکان کۆ بکاتەوە ینی مام جەلال لە کاتی وەفاتیشە بە دڵنیایەوە کاریگەری ئەبێ لەسەر دەرونی هەموو حزبە سیاسەکان چوو هەمووی ڕفیقی جنابی مام جەلال بوون و هەمووی دەوری جنابی مام جەلال و بێت هەموو لایەنەکان بتوان پەیامێکیان هەبێ پەیامی ئاشتەوایی پەیامی نزیکبوونەوە پەیامی دیالۆگ پەیامی یەکتربینین و پەیامی چارەسەرکردنی کێشەکان و گردبوونەوە لەسەر مێزێک ئەمانە دەکرێت بە تایبەتی ئێستا من تەسەوڕەکەم ئیسلامانی ڕۆژانی ئایندا بێتە شوێنێکەوە لە هەموو دنیاوە ڕووی تێ بکەن و زۆربەی سیاسەتمەدارانی گەورەی دنیا بە ڕێی من بە بۆچوونی من دێنە سلێمانی جگەلەوەی سیاسەتمەدارانی عراق و ناوچەکە و لە سیاسەتمەدارانی کوردیش دەکرێت ئەمە بخوازنەوە بۆی کە بتوانین هەم کێشەکانی هەرێمی کوردستان لەناو خۆمانە کێشەی حزبە سیاسەکان چارەسەر بکرێ هەم کێشەکانمان لەگەڵ وڵاتانی چواردە و لەگەڵ عراق چارەسەر بکرێ و هەر ئەم مەسەلەیش کەوا هاتووەتەکایەوە کێشەی ڕفراندۆم لە دوای خۆی ئەو کێشانە هاتووە دەکرێت ئەوەش قسەی لەسەر بکرێت چۆن دەکرێت بە دەواازەی بۆ قسە لەسەر بکرێت لەگەڵ عێراق بوون ئەو کێشێک هاتوتە پێشەوە بۆ هەرێمی کوردستان کە پەیوەندەکان ئاڵۆز بوون و کۆمەڵێک سزای بەسەر هەرێمی کوردستان سەپاندووە لەلایەن عێراق دەکرێت ئێستا بە دڵنیاییەوە مەسئولانی عێراق و ئەوانەی کە لە عێراق سەرۆکی حکوومەت و سەرۆکی حزبەکان و پارتە سیاسەکانی عێراق دێنە هەرێمی کوردستان دێنە سلێمانی ئەو ڕۆژە دەکرێت میوانداری بکەن قسەیان لەگەڵا بکرێت و تێبگەن لەو مۆزوعانەوە وا بکرێتە بێتە کەڕەواڵێکی ئاشتی و بۆ مەسلەی کورد بۆ مەسلەی کێشەکانی دوای ڕفراندۆم ئەمە دەکرێت قسەیان لەگەڵا بکرێ و هەرێکە بەگوێری پەیوەندەکانی خۆی و دبلۆماسیەتی کورد زیاتر لەوە بێ سەرکردایەتی سیاسی کورد دەبێت زیاتر دیبلۆماسی تر بن و زمانی سیاسی نەرم بتوان کاری لەسەر بکەن بۆ پەیوەندیەکان بۆ پاراستنی ئەو پەیوەندیانە یان هەنگاوناون بەرەو چارەسەرکردنی ئەم کێشانەی کە ڕوویداوە بەتابێت لە پەرلەمانی عێراق کێشەی زۆر ڕوویداوە و لە ناو حکوومەتی عێراق و ئیجراعاتی تونەکە و ئێران خەریکی مناوەرەی لەگەڵ حەشدی شعبیەوانە ئەمانە هەموو قسەی لەسەر بکرێ وا بکرێتە ینی ئەرزێت خۆش بکرێ بۆ ئەم کێشانە چارەسەر بکرێ و بکرێتە دەرفەتێک بۆ ئەوەی کە هەم تەبایی لە کوردستان و هەم پاراستنی ئەو ئەزمونە و پەیوەندەکانیشمان لەگەڵ منتەقە ڕێکخینەوە کە ئێستا لە حقیقەتەن لەناو ئەزمەیەکی سەرەتای ئەزمەیەکی قوڵە لە دوای ڕفراندۆمەوە کە پەیوەندەکان تێک چوونە لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا و لەگەڵ عێراق ئەمانە گرنگن بۆ ئێمە گەرسێت دەوڵەتی چواردەمان بەو شێوە مامەڵەمان لەگەڵ بکەن دەبێت وریاتر مامەڵە بکەین و دیبلۆماسی تر بین و نەرمتر بین و ڕەهەندی فکریمان دوورتر ببینێت بەرچاومان ڕوونتر بێ لەوەی کە هەیە و دەکرێت لەم دەرفەتەی وفاتی جەنابی مام جەلالیش لە سلێمانی بقۆزێتەوە بۆی کەوا بتوانین ڕێگە چارەیەک یا سەرەتای ڕێگە چارەیەک بۆ ئەم کێشە بەڵێ زۆر باش سەبەر بە دۆخی هەرێم و بەو کێشش کە لەسەر سیستەمی سیاسی هەبوو پێشتر مام جەلال بەر لە نەخۆشکەوتێکی لەسەر سیستەمێکی پەرلەمانی کردبوو بۆ هەرێمی کوردستان بەڵام ئێستا واز ناکە بۆ نمەیەکێتی نیشتیمانی جۆرێک لە زۆر لەم سیاستی مام جەلال لایەن داوە من ئەوەی کە بینیم تاکیدی کردوێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان تاکیدی لە بەیانەکەی مەکتەبی سیاسی تاکید لەسەر سیستەمی پەرلەمانی کردوێتەوە و سیستەمی پەرلەمانیش بەڕاستی لادان لە سیستەمی پەرلەمانی بەڕای منیش فعلا لادانە لە سیاسەتی جەنابی مام جەلال و نابێ یەکێتی نیشتیمانی کوردستان پێشوانیە تایسە لە هیچ بەیانەکە نبینیوەکەوە دژی سیستەمی پەرلەمانی یاوەکو بەڵام لەو ئەنجومەنی ڕفراندۆم بۆ بەشداریکردن لە ئەنجومەنی سەرکردایەتی سیاسی کوردستان عێراقەمە لاوازکردنی ڕۆڕی پەرلەمانی نیە پێچوانی سیستەمێکی پەرلەمانی نییە نا ڕفراندۆم مەسەلەی ڕفراندۆم ئەوە مەسەلەیەکی تران لیژنەیەک بوو لە هەموو حزبە سیاسیەکان و ئەوانە و بۆیە مەسەلەی ڕفراندۆم کارێکی ترە بەڵام کە ڕفراندۆم لیژنەی ڕفراندۆم تەواو دەبێت ئیتر پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ و مؤسسات ڕۆڵی خۆی بینێ و حکوومەت ڕۆڵی خۆی ببینێ و کێشەی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکرێ و هەڵبژاردنەکانی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و ئەوانە هەموو چارەسەر بکرێ بە پاکێجێک بە هەموویەوە و یەکێتی دەبێت ڕۆڵی گرنگی هەبێت لەوە و ئەوە کاریگەری هەبێ و پشتیوانی سیستەمی پەرلەمانی بکە و بۆ چارەسەرکردنی کێشەکان بە شێوەیەکی ئاشتیانە بە شێوەیەکی دیموکراسی لە ڕێگەی سنووڕەکانی دەنگدایەوەی لای بکرێتەوە و دەبێت یەکێتی نوێنەری ئەم
ئەم تێزە بێت چونکە لەوە پێشیش هەوڵی داوە و پرۆژەی تری هەبووە و کاری کردو لەسەر ئەوەی کەوا سیستەم لە کوردستانە سیستەمێکی پەرلەمانی بێ بۆیە دەبێت ئێستش ڕۆڵی کاریگەری خۆی ببینێ و قورسایی خۆی بەگەڕ بخاتەوە و خاتری هیچ لایەک نەگرێت لە پێناو یان لەسەر ئەساسی مەبدەئی حزبەکەی خۆی ماوەسە بۆ چوونی بەڕێز بن بەشدارێکی لەم ئەنجومەنی سەرکردای سیاسی کوردستان عێراق پێکاتووە ئەمە لێدانی مەسەن لە جۆرێک لە سیستەمی پەرلەمانی لاوازکردنی ڕۆڵی پەرلەمان نییە کێستا بۆ نمونە ئیکێتی نیشتیمانی تێدا بەشدار بێت خۆی ئەگەر بێت و ئەو مەسەلە پەرلەمان پێی هەڵسایە و یاوەکو مەزدەقێتی لە پەرلەمان و هەروە وەکداوە دەبێ واژ وایە ینی مەزدەقێتی شەرعی و سیاسی بەهێزتر ئەبوو دەکرایە ئەوە ناو پەرلەمان بکرایە و ئێستا لە کاتێکی هەستیارە هەر هەنگاونان بۆ دروستبوونی هەر ستراکچەرێکی نوێ بەبێ پەرلەمان بەبێ هەڵبژاردن بەبێ شەرعێت ئەمە کارێکە قسەی لەسەرە بۆیە ئەبینی ئێستا ڕێی جیاوازێ لەسەر سەرکردایەتی سیاسی کورد کە دروست کراوە بۆیە ئەو ڕێی جیاوازانە چیە ئەگەر لە پەرلەمانە بواە بە شێوەیەکی یاسایی بواە و دەعمێکی سەنەدێکی قانونی هەبواە ئەو کاتە کەس نێتوانانی ڕخنە بووە هەر کەسیش ڕخنەی بووە ڕخنەکەی وەرنەگیرە بەڵام ئێستا قابلی ڕخنەیە واتوانن هەموو حزبێک و هەموو کەسێک لەناو حزبەکان و ناو حزبەکانیشە ئەبینین لەناو حزبەکانە ئەندامی مەکتەبی سیاسی ڕخنەی لێگری ئەڵێمە ئەوە نییە بەس ئەگەر پەرلەمان بیکردایە بە یاسا بواە و پشت ئەستور بایەوە بە دڵنیاییەوە کەس نێ ئەو کاتە بۆی نەبوو لە ڕووی یاسایەوە قسە بکە بەڵام ئێستا بۆ هەموو کەسێکەیە ڕخنی لێ بگرێ دەبێ زۆر حەکیمانە لە ئێستەی ئەم هەلومەرجە هەستیاری کوردستان کار بکرێ ڕاستە ئێمە مەسلەی ڕفراندۆم بۆتە ینی خواستێکی جەماوەری گشتی و دەنگیشمان داوە قسە لەسەر ئەوە نییە من جارێکی تریشتم پێش ڕفراندۆم من لەگەڵ تەجیلی ڕفراندۆم لەگەڵ دواکەوتنی ڕفراندۆم و بە کاتی من ئەزانی ئەمە نە ڕووی ناوخۆیەوە نە لە ڕووی دەرەکیەوە کاتی نییە لە هەموو لە کەناڵەکەی جەنابتانی شەوام لە کورساتش و لە ئێنارتیش بەڵام کە کات هاتو سەر ئەوەی کە دەنگمان داوە ئێستا لەگەڵ ملەتەکەم ئەگەر هەبێت ئێتە مەسلەی ئەگەر لەگەڵ ملەتەکەی خۆم نەبێت تراجع ئێمە دەنگمان داوە لەسەر ڕفراندۆم بەڵام دەبێت لە دوای ڕفراندۆم و سیاسەتێکی دیبلۆماسیەتێکی تازە حەکیمانە وردبینانە و نەرم بەکاربێنین و ناو ماڵی خۆما تاواتی ڕێکخینەوە و تەجاوزی هەنی عقدەی حزبی بکەین و بۆ ئەوەی کە بتوانین پەیوەندەکانمان لەگەڵ بەغاشە کاریگەریمان هەبێت لەگەڵ دەرەوە کاریگەریمان هەبێ و بتوانین لەگەڵ بەغا بە منطقی حیوار قسە بکەین و بکەینە گوێمان لێ بگرن و دیبلۆماسیەتی درەوشمان بەگەڕ بخەین ئێستا ئەوەی فەڕەنسا کە باسیەکە و پرۆژەی فەڕەنسا کە بەتەمایە پرۆژەیەک ئامادە بکە بۆ کۆنفدرالی پرۆژەیەکی ئێجگار باشە بۆی بتوانین سوود لەوە ببینین چونکە لەوە پێشژوتمان دەبێت گوێ لە UN بگیرێ گوێ لە ئەمریکا بگیرێ گوێ لە ڕۆژئاوا بگیرێت چونکە ئەوان کاریگەریان زۆرە لە ئێرانان و ناڵێم تورکیا ئێران ڕاستە لەگەڵ عێراق پیان ناخۆشە بەڵام نابێ حسابی ڕێی ئەمریکا و ڕۆژئاوا بەگشتی و باوڵی ئەوروپا وەکو ئێران و تورکیا تەماشا بکەیت دیارە گویان نەگرت لەوە و ڕیفراندۆم کرا بەڵام ڕیفراندۆم کرا ئێستا بۆتە ینی هەمومان شغولەکە مەسلەیەک نییە بڵێ من وتومە تەجیلیکەن تۆ لەگەڵی من نەخیر ئێستا هەمومان ناو پاپۆڕەکەین بە هەموو حزبەکانە بە گۆڕان و بە کۆمەڵ و بەوانی تریشەوە دەبێت ئەمە بە هەند وەربگیری وا بکەینە چارەسەرێک بدۆزینەوە بۆ ئەم کێشانێکی لە کوردستانە بەڵە زۆر باشە بەڵام ئەگەر هاتووە کە پێشتر باشمان کە جۆری سیستەمی سیاسی کە پەرلەمان ئێستا مەسەلەن هەندێک دانیشتی کردوارن هات چەندە کۆمەڵێک لایەن تێبینیان هەیە لەسەر دەستپێکردنەوەی پەرلەمان ئەگەر جۆری سیستەمەکە ئاتەکایەوە دووبارە لادانی یەکێتی لە سیستەمی پەرلەمانی پێچوانی سیاسەتی مام جەلال نییە ئەگەر لادە لە کاری بۆ نەکەن بۆ نەبی چەسپ ئەگەر نە من نازانم مەقمنیە کاری بۆ بکەن یان بیکەن ئەوە با بڵین لەگەڵ سیاسەتی جەنابی مام جەلال یەک ناگرێتەوە چون جەنابی مام جەلال کاری ینی ڕێی ئەوە بۆ پەرلەمان سیستەمی کوردستان سیستەمێکی پەرلەمانی بێ و بەو سیستەمە کار بکرێ و پشتیوانی بکەن و یەکێتیش دەبێت ڕێی وابێ ئەگەر مخالفی ئەوە بێ بە دڵنیایی هۆڕاستەوە بەڵ سەبارەت بە پەیوەندیەکێتی نیشتیمانی لەگەڵ هێزەکان پێ دوای کۆچی دوایی مامەجال دەبێت چۆن دای بڕێژێتەوە بە تایبەتی لەگەڵ بستنەوەی گۆڕانە ئیتفاقیکەنە و کە تاکو ئێستا جێبەجێ نەکراوە کە بە ئامادەبوونی بەڕێز نەوشیروان مستەفا و بەڕێز مامەد جەلال مەسەڵەن ئەو کاتە واژۆ کراوە خۆی دەبێت هەر هەموو ئەوانە چارەسەر بکەن ینی کێشەکانی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان چارەسەر بکەن و ئەو ئیتفاقیە هەوڵ جێبەجێ بکرێ و لەگەڵ پارتیشە هەر کێشەکان ئەوەی کە هەیە هەنگاوی باشیان ناوە مەناعەت نییە و نەبێتە هۆی ئەوەی کەوا پەیوەندیەکانی لەگەڵ گۆڕان تێک بچێت بەڵکو پێویستە ینی ئێمە بۆ ئەم ناوچە بە تایبەتی ئەم منطقە و لە سنووری سلێمانی و گەرمیان وانە پێویستە کێشەکان سەرجەم لە ڕووی ئیداری لە ڕووی سیاسی لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی پۆستەکان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان چارەسەر بکرێ و تەنانەت بۆ هەڵبژاردننی ئایندەش هەر
دەبێت ئەو کێشانە چارەسەر بکرێ و لەگەڵ هەموو حیزبەکانی تریشە بۆ ئەوەی کە بتوان ئەم قۆناغەت بپەڕێن و یەکێتی وەکوتم لە ناو کوردستانە قورسایی خۆی هەیە و کاریگەری خۆی هەیە و مێژووی خەباتی خۆشی هەیە و مشترکاتیشی هەیە لەگەڵ هەموو حیزبەکان ناکرێت تۆ لەگەڵ پارتی بین باش بێ لەگەڵ گۆڕان بین خراپێ لەگەڵ گۆڕان بین باش بێ لەگەڵ پارتی خراپێ بەڵکو دەبێ هەموو ئەمانە تۆ بە مەسئولیت تۆ تەماشای بکەی و ڕۆڵی خۆت ببینی لەگەڵ ئیسلامیەکان لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لەگەڵ یەکگرتووی ئیسلامی دەبێت پەیوەندیەکان متوازن بێ چونکە ئێستا ئەوەی کەوا ڕۆڵی هەیە بە تایبەتی نوێنەری هەیە لە پەرلەمانە لە کوردستان و لە عێراق دەبێت بەوانەوە هەم کاریگەریان ناو پەرلەمانەوە دەرچوونی یاساکان هەیە و هەروەها کاریگەریان سەر حکوومەت هەیە و کاریگەریشان لەسەر سەرۆکایەتی هەرێم هەیە دەبێت ئەمانە هەموو چارەسەر بکرێن و یەکێتی ڕۆڵی ئەساسی دەتوانێت ببینێ بەڵام بە یەک ریزی بە یەکگرتووی یەکێتی بۆیە من لە پێشراوتم تا ئێستا بە ئێستاشەوە یەکێتی دەبێت هەوڵی ئەو بدا ئەم خلافانەی نێوە خۆی چارەسەر بکە و یەکگرتوو بێ و یەک ریز بێ ئەگەر یەک ریز بێت دەتوانین کێشەکان چارەسەر بکە ئەگەر بەو شێوەی پێش ئەم چەند مانگەی پێشوو ئەم چەند ساڵی پێشوو بێ بە دڵنیاییەوە لە کارۆنەکە جیامێنی بەڵێ زۆر باشە سەبارەت بە مەسلەیەوەی کە پێشتر بەڕێزت باست لە ڕۆڵی مام جەلال کرد لە عێراق هۆکاری چی بوو نمونە مام جەلال لە پۆستێکی وەکو سەرۆک کۆماری عێراق کە پۆستی وزارەتی تەشریفاتیە ڕۆڵی گەورەی هەبوو بەڵام بۆ نمونە سەرۆک کۆمارەکانی پێشووتر نەیانتوانیوە رۆڵە ببینن بەم پۆستەوە خۆی یەکەمین جار لە دوای ساڵی 2023 لە عێراقی نوێ یەکەمین سەرۆک کۆماری کورد جەنابی مام جەلال بووە ئەمە لە ڕووی سایکۆلۆژی بۆ کەسایەتی کورد زۆر گرنگ بوو چ لە کوردستانی باشوور بێ یا کوردستانەکە بەشەکانی ترین کوردستان زۆر بۆ کەسایەتی و کورد ئەمە زۆر گرنگ بوو چون کورد هەمیشە بە کەسی دووەم دادرا بەڵام لەو ڕۆژۆ هەست کرد تۆ خۆت هەست کرد کە کەسی یەکەمی ئەمە سەرەتایەکی باش بوو بۆ کورد وەکو کەسایەتی وەکو سیاست وەکو قەزەی کورد ئێمە هەر کارێک بووە پەکی بکەوتایە لەسەر ئەو مەسەلانە جەنابی مام جەلال تەدەخولیە کرد و لە نووسینەوەی دەستوریشە جەنابی مام جەلال کاریگەری گەورەی هەبوو و لە دانانی نووسینەوەی قانونی ئیدارەی دەوڵەتیشە جەنابی مام جەلال کاریگەری زۆر هەبوو و دوای ئەو لە مادەی 50 دوای بۆ مادەی 140 پرۆژەکەی نرد جەنابی مام جەلال ئەو کاتەی سەرۆکەمار بوو لە دەوری دووەمە پرۆژەی جێبەجێکردنی مادەی 140 نرد بۆ پەرلەمان ئوسامە نەجەفی هەڵی وەشانەوە قبوڵی نەکرد ئەگینا ئەو وەکو سەرۆکایەتی کۆمار نردی بۆیە بە تەکیدی بوونی جەنابی مام جەلال ئەو سەردەمە لە بەغا کاریگەری زۆر بوو و کێشەکانی کوردستان چارەسەرکرا و ڕۆڵی گەورەی هەبوو و ئەگەر بێت و دەوڵەتانی تریش زۆر جات تەدەخولیان کردایە جەنابی مام جەلال کاریگەری سەر ئەوەش هەبوو لەسەر ئێران هەبوو پەیوەندیکی زۆر باشی هەبوو لەگەڵ ئێرانە و لەگەڵ شیعەکان لە ناو عێراق پەیوەندی باشی هەبوو پەیوەندی خەبات تێکۆشان هاوکاری نووسینەوەی دەستور لەگەڵ مەرجعەکانی پێشووە لەگەڵ مەرجەکانی ئێستا بۆیە ملاحەزە بکەی ئێمە لەگەڵ شیعە پەیوەندیکی ئێجگارێک زۆر مەبوو جەنابی مام جەلال یانزانی زۆربەی پێکاتەی عێراق دانیشتوانەکەی شیعەیە و زۆربەی پێکاتەکانی ئەحزابی سیاسی لە عێراق شیعەن بۆیە پەیوەندیەکی ئێجگار و لەگەڵ شیعەیش هاوخەبات بووینە مەزڵومیەتمان وەکو یەک بووە ئەمانە وای کردبوو کە ئێمە لەو سەردەما کەم کێشەمان هەبێ ڕاستە کێشەمان هەبووە بەردەوامی جەنابی مام جەلال تەدەخولی کردووە بەڵام لە غیابی جەنابی مام جەلال ئەم کێشانە گەورە بوو بە تایبەتی لەگەڵ شیعە گەیشتوتە ئاستێک یعنی قەت من تەسەوڕم نەکرد پەیوەندی نێوان ئێمە و شیعە بگاتە و ئاستەی کە ئێستا ئاگەیە لە پەرلەمانی عێراقا یعنی وەکو ئینقلابی عسکەری وایە ئەو بڕیارەی کە لە پەرلەمانی عێراق دەرەچێ بەڕاستی حەقە پەرلەمانی عێراق و سەرۆکی پەرلەمانی عێراق محاکەمە بکرێ لەسەر ئەو بڕیارەی کە دەرێکەن یعنی وەکو عسکەر یعنی بە شێوازێکی عسکەرتارێت مامەڵاکە نەک بە وەکو سەرۆکی پەرلەمان بەڵێ مامۆستا کاتمنەوە بەزە و کاتێک کێ و پەرلەمانتار بوون لەگەڵ مامۆستا عەلی باپیر لە بەغداد مام جەلال چۆن ڕێزی لە کارەکان و پێگەی مامۆستا عەلی باپیر دەگرت لە بەغداد ڕێزێکی ئێجگار گەوری لە مامۆستا عەلیە کرد و هەر لە ماڵی مام جەلال بوو لە سەرەتا لە مام جەلال لای خۆی وای کردبوو کە مامۆستا عەلی بمێنێتەوە نەڕاتە شوێنی تر بمێنێتەوە تاوەکۆنە شوێن وشتی تەرتیب کرد جگە لەوەش یعنی وەکو ڕێز وەکو برایەک ڕێزێکی تایبەتی لێ کرد تەوجیهی وا بوو کێمە هەمومان هاوکاری مامۆستا عەلی بین بۆی کە لەم قۆناغە هەستاری بتوانین پێکهاتەکانی ناو کوردستان و ئەحزاب سیاسیەکان لە کوردستانە پەیوەندیەکانمان باش بێ بۆی کەوا پەیوەندیەکان ڕەنگ بداتەوە لە بەغا بتوانین سەرکەوتوو بین لە داواکاریەکانی گەوای باڵێن ڕەوای گەلەکەمانە بەڵێ بەڕست بوران محەممەد فەرەج زەندانی پێشوو پەرلەمانی زۆر سپاس بە وەڕست کە لە ستۆری سەرەکی لەگەڵ مابوو هەروە زۆر سپاس بۆ بەڕست کاک شادمان مەلا حەسەن کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو و داوا لەبوون لە بەڕێزیان دەکەین کە بەوەی گرفتی ئینتەرنێت نەمانتوانی تا کۆتایی لەگەڵ بەڕێزیان بین داوای لێبوون دەکەین لە بەڕێز کاک شادمان بەڵێ بینەرانی بەڕێز سوپاسیشی بۆیە کە تاکو ئێستا لەگەڵمان بوون خواتان لەگەڵ